سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئەوڕانی ئاوکارم هاتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیانیەی کۆمیتەی ژنانی کۆمەڵا بە بۆنەی ترۆری دوو ڕۆژنامەوانی ژن لە سلێمانی. ناڕەزایەتی دانیشتوانی شارۆچکەی ئیلاهیە و سورازەی سنا. هۆشداری نووسەران و چالاکانی مەدەنی کرماشان سەبارەت بە پەروەندەسازی بۆ ژینگە پارێزان. ژاراییبوونی سێ کرێکاری پێترۆشیمی لە ئیلام. ناڕوونی چارەنووسی مۆنیژە خۆشنود لە گرتوخانەی بۆکان. بێتاوان ناسرانی سۆماپور محەممەدی لە دادگای پێداچوونەوە. بەرزڕاگرتنی یادی ڕۆژنامەوانانی گیانبەخت کردو لە باشوور و ڕۆژاوای کوردستان. تێکچوونی باری تەندروستی شەریفە محەممەدی لە زیندانی ڕاشت. دەست بەسەرکردنی دایکێکی دادخواز و دوو چالاکی مەدەنی لە کرمان و چابەهار و 2000 ملیارد تمەن هەزینەی کارنەواڵی ئەربەعین لە گیرفانی خەڵک. درێژەی هەواڵەکان. بەیانیەی کۆمیتەی ژنانی کۆمەڵا بە بۆنەی تێرۆری دوو ڕۆژنامەوانی ژن لە سلێمانی. ڕۆژی یەکشەممە 4 خەرمانانی 1403 تاوی کۆمیتەی ژنانی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی تێرۆرکردنی دوو ڕۆژنامەوانی ژن لەلایەن دەوڵەتی تورکیاوە لە شاری سید سادقی سەر بە پارێزگای سلێمانی بەیانیەکی بڵاو کردەوە. لەو بەیاننامەیە داوی ڕایەماژە پێدان بە چۆنیەتی تێرۆرکردنی و دوو ڕۆژنامەوانە ڕایگەیەنراوە. ئەمە یەکەم جار نییە کە پابادەکانی تورکیا خەڵکی سێڤیل و چالاکانی مەدەنی لە هەرێمی کوردستان دەکاتە ئامانج. دەوڵەتی فاشیستی تورکیا بە وەحشیانەترین شێوە مافە ئینسانیەکانی گەلی کورد پێشێل دەکات. شارەدارە هەڵبژێردراوەکان و نوێنەرانی پاڕلەمانی باکووری کوردستان دەست بەسەر و زیندانی دەکات. لە دەرەوەی تورکیاش بە هەموو شێوەیەک تاوان لە دژی گەلی کورد ئەنجام دەدات. تەنیا ڕێگەی کۆتایهێنان بەو جەنایەتە جوڵانەوەی بەهێزی گەلێکی ستەملێکراوە تاکو بتوانێت لە دوای سەرکەوتن تاوانباران دادگایی و سزایان بدات. کۆمیتەی ژنانی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران وێڕایی دانەکردنی و هێرشە سەرخۆشی خۆی ئاراستەی بنەماڵە و کەسوکاری هاوڕێیانی گوڵستان تارا و هێرۆ بەهادین دەکات و خۆی بە شەریکی خەمیان دەزانێت. ناڕەزایەتی دانیشتوانی شارۆچکەی ئیلاهیە و سورازەی سنا. ڕۆژی یەکشەممە 4 خەرمانان دانیشتوانی شارۆچکەی ئیلاهیە و سورازەی سنا لە ئاسکەم تەرخەمی شارەداری ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی هاوڵاتیان شارۆچکەی ئیلاهیە لە نزیک گوندی سورازە هەڵکەوتووە و لە ناوەندی شاری سنە دوورە. دانیشتوانەکەی لە ئیمکاناتی ڕفاهی بێبەشن و شارەداری بایەخ بە تەندروستی خەڵک نادات. دەمێکە زبڵ و پاشماوی ساختمانی نێوشاری سنە لە تەنیژە و شارۆچکەیە فڕێ دەدرێت و چەند جار لەسەر و بابەتە هۆشداریان داوەتە شارەداری، بەڵام بەرپرسانی ئەو شارە سەرنجیان بە داواکاری خەڵک نەداوە. هۆشداری نووسەران و چالاکانی مەدەنی کرماشان سەبارەت بە پەروەندەسازی بۆ ژینگە پارێزان. کۆمەڵێک لە نووسەران و چالاکانی مەدەنی کرماشان ڕۆژی یەکشەممە 4 خەرمانان وێڕایدانەی دەست بەسەرکردنی ژینگە پارێزانی خەڵکی گیلان غەرب سەبارەت بە پەروەندەسازی و سێناریۆی سپای پاسداران بۆ بەدنێوکردنی کەسایەتی خۆشناوەکانی ئەو پارێزگایە هۆشداریاندا. لە بەیاننامەی نووسەران و چالاکانی مەدەنی کرماشاندا هاتووە لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە چالاکانی ژینگەی خەڵکی شارستانی گیلان غەرب کە ئەندامی کەمپینی ڕزگارکردنی زاگرۆسن لەلایەن ئیتلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر کراون. سەرەڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ بەسەر کاتی ڕەفاندنیان بنەماڵێ و بەندکراوانە زانیاریەکیان لەسەر چارەنووس و دۆخی تەندروستی ئازیزانیان نییە و بەدوا داچوونەکانیان بێیاکام بووە. هۆشدار دەدەینە دەوڵات کە کەسانی خۆشناوی ئەو پارێزگایە بە سێناریۆسازیەکانتان بەدنێو ناکرێن و ڕێز و حرمەتیان بەلای خەڵکەوە زیاتر دەبێت. لەسەر ئەو باوەڕین کە تەنیا ڕێگەی دەربازبوون لە قەیرانەکان و توێژی سازندا، ڕێزلێنان لە حەقی شارۆمەندی و ئازادیە سەرەتاییەکان و دووریکردن لە هەر شەشنە توند و تیژیەکە. هیوادارین لە ڕێگەی یەکڕێزی و یەکگرتووی گەلەوە بتوانین کۆمەڵگایەکی ئازاد، دادپەروەرانە و دێموکراتیک بنیات بنین. ژاراویبوونی سێ کرێکاری پێترۆشیمی لە ئیلام. ڕۆژی یەکشەممە 4 خەرمانان سێ کرێکاری شاغڵ لە پێترۆشیمی ئیلام بەهۆی گازگرتووی، ژاراوی و
ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بە وتەی بەرپرسانی ئۆرژانسی ئیلام، هۆکاری بڵاوبوونەوەی ئەو گازە هێشتا ڕوون نییە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. دۆخی تەندروستی کرێکارانی ژاراوی پاش گواستنەوەیان بۆ نەخۆشخانە جێگیرە و هێشتا ڕەوانەی ماڵەوە نەکراون. ناڕوونی چارەنووسی مۆنیژە خۆشنود لە گرتوخانەی شاری بۆکان. چارەنووسی مۆنیژە خۆشنود هاوڵاتی خەڵکی بۆکان پاش تێپەڕبوونی 25 ڕۆژ لە کاتی دەست بە سەرکرانیدا ڕوون نییە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. مۆنیژە خۆشنودی تەمەن 56 ساڵ ڕۆژی چوارشەمە دەی گەلاوێژی ئەم ساڵ لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری ڕفاندنەوە و تۆمەتانەی خراونەتە پاڵدۆسیەکەی لە بەردەستانیە و بە دوواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ بێئاکام بووە. بێتاوان ناسرانی سۆما پور محەممەدی لە دادگای پێداچوونەوە. ماڵپەڕی ڕێکخراوی نۆژین لە ئینستاگرام ڕایگەیاند کە سۆما پور محەممەدی مامۆستای زمانی کوردی و ئەندامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی فەرهەنگی کۆمەڵایەتی نۆژین لە شاری سنە لەلایەن لقی چواری دادگای پێداچوونەوەی کوردستان بە بێتاوان ناسێنراوە و حکومەکەی هەڵوەشاوەتەوە. سۆما پور محەممەدی پێشتر لە دۆسیەکدا بە تۆمەتی دروستکردنی دەستە و گروپی نایاسایی بە 10 ساڵ زیندان و دوورخستنەوە بۆ شاری کرماشان محکوم کرابوو. ناوبراو هەروەها لە دۆسیەکی دیکەدا بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی لەلایەن لقی 106 دادگای تاوانەکان سزای 1 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا بوو کە بە شێوەی داخراو ماوەتەوە. بەرزڕاگرتنی یادی ڕۆژنامەوانانی گیانبەخت کردوو لە باشوور و ڕۆژاوای کوردستان. ڕۆژی یەکشەممە چواری خەرمانان خەڵکی شارەکانی ڕانیە لە هەرێمی کوردستان و شەهبا لە ڕۆژاوای کوردستان لە دوو کۆبوونەوە و ڕێپێوانی ناڕەزایەتیدا تێرۆرکردنی گوڵستان تارا و هێرۆ بەهادینیان بە توندی شەرمەزار کرد. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە ژنانی تێکۆشەری شاری ڕانیە لە کۆبوونەوەیەکدا وێڕای شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان تێرۆری ڕۆژنامەوانانیان بە تاوانی گەورەی وڵاتانی تێرۆریست ناوبرد و خوازیاری کاردانەوەی توندی دەوڵەتی فێدراڵی عێراق لە ئاسپێشێلکاریەکانی تورکیا بوون. لەلایەکی دیکەوە هەزاران شارۆمەندی خەڵکی شاری شەهبا لە ڕۆژاوای کوردستان بە بڕیاری بزوتنەوەی ژنان ڕژانە سەر شەقام و دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا دروشمیان بەرز کردەوە. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی و ئەرکانی سالس لە پێترۆشیمی فەجری جەم. بەیانی ڕۆژی دووشەمە 5 خەرمانان کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغەڵا پێترۆشیمی فەجری جەم بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالس و پەیمانی نەوت خوازیاری زیادکردنی ئاسیاقدەست بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، گۆڕانی دۆخی پیشەیی، وەلانانی جیاوازی، دابینکردنی ئیمکاناتی ڕێفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان لەسەر کارلابرنی بەرپرسانی ناکارامە وەروە پێدانی نەوتکارت و بۆنی کرێکاری بوون. تێکچوونی باری تەندروستی شەریفە محەممەدی لە زیندانی ڕەشت. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران ڕۆژی یەکشەمە چواری خەرمانان دۆخی تەندروستی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری محکوم بە ئیعدام لە زیندانی ڕەشت تێکچووە. بە پێزانیاریەکان ڕۆژی ڕابردوو دایکی و چالاکە کرێکاریە تووشی کێشەی دڵ بووە و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. ئاگاداربوونی شەریفە محەممەدی لە دۆخی تەندروستی دایکی بۆتە هۆی تێکچوونی باری دەرونی، بەڵام بەرپرسانی زیندانی ڕەشت بایەخیان پێ نەداوە. لە ڕۆژانی ڕابردوودا دایکی شەریفە محەممەدی لە گرتە ڤیدیۆیەکدا بە چاوی پڕ لە گریانەوە خوازیاری بە داوای لێبرنەوە ئازادی کچەکەی ببوو. دایکی شەریفە باسی لە دڵتەنگینەوەکەی کردووە لە حاڵێکدا هێشتا ئاگادار نییە کە کچەکەی لەلایەن ڕژیمی جەنایەتکاری ئیسلامیەوە بە ئیعدام محکوم کراوە. دەست بەسەرکردنی دایکێکی دادخواز و دوو چالاکی مەدەنی لە شاری کرمان و چابەهار. ڕۆژی یەکشەمە چواری خەرمانان دایکی دادخوازی مەریەم ئاروین لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری کرمان و دوو شارۆمەندی خەڵکی چابەهار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. چەند ڕۆژ لەوبەر دایکی مەریەم ئاروین پارێزەری ئازادیخوازی خەڵکی کرمان کە لە سەردەمی شۆڕشی ژینا لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە کوژرابوو لە پەیامێکی ڤیدیۆییدا باسی لە دڵتەنگیەکانی کردبوو.
ڕۆژی ڕابردوو ئەو دایکە دادخوازە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێز ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە و زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. لەلایەکی دیکەوە دوو شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی حەنیف و شەریف جەدگال لە گوندی کورکەچی سەر بە شارستانی چابەهار کەوتونەتە بەر پەلاماری هێزە لیباس شەخسیەکانی ڕژیم و پاش دەست بەسەرکران بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. شایانی باسەکە ڕێکخراوەکانی مافی مرۆڤی بەلوچستان باز لە برینداربوونی شارۆمەندێکی خەڵکی سەراوان بە تەقەی هێزەکانی ڕژیم و ڕفاندنی دەکەن. 2000 ملیارد تمەن هەزینەی کارنەواڵی ئەربەعین لە گیرفانی خەڵک. بە پێی ئامارە دەوڵەتیەکان ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی بڕی 2000 ملیارد تمەن بودجەی بۆ کارنەواڵی ئەربەعین تەرخان کردووە. بە وتەی چالاکانی مەدەنی 2000 ملیارد تمەن دەکاتە 35 ملیۆن دۆلار کە بۆ بڕەپارە دەیان مەدرسە و نەخۆشخانە دروست دەکرێت و هەزاران بنەماڵی هەژار لە فاقر ڕزگاریان دەبێت. ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی بۆ پڕۆپاگەندای مەسەبی خۆی ساڵانە ملیۆنان دۆلار بۆ مەراسمە مەسەبیەکان هەزینە ئەکات لە حاڵێکدا کرێکاران، خانە نشینکراوان و خوێندکاران، پەرستاران و معەلیمان بە بیانووی پێداگری لەسەر داخوازیەکانیان دەست بەسەر و زیندانی دەکات. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بەڕێوەچوونی مەراسمی ڕێزگرتن لە یادی گیانبەختکردووانی شۆڕشی ژینا لە وڵاتی ئاڵمان. ڕۆژی یەکشەممە 4 خەرمانان ئێرانیانی ئازادیخوازی ئاڵمان هاوکات لەگەڵ سەرۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی ژیان ئازادی مەراسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردووانی ئەو شۆڕشە بەڕێوە برد. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە ئێرانیانی ئازادیخواز مەراسمێکیان لە یەکێک لە ساڵۆنەکانی وڵاتی ئاڵمان بەڕێوە بردووە و سەبارەت بە چۆنیەتی دەستپێکی شۆڕشی ژینا، کاریگەریەکانی لەسەر کۆمەلگا، دۆخی ئێستای ژنانی ئێران و سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی قسە و باسییان بۆ بەشداربوونی ئەو مەراسمە کردووە. لە کۆتاییشدا ئامادەبوونی ئەو مەراسمە بە کۆبوونەوە لەسەر شەقام و بە دەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم دژ بە بەرپرسانی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەمووان.